یەکەم گفتوگۆی ئەمڕۆمان لەگەڵ میوانەکانمان دەست پێکەین باز لە بەهای دینارەکەین. ئەم هەفتەیە بەهای دینار تا ڕادەیەک لە نێوان 150 بۆ 152 ینی لەو نێوانەیە وەکو دەوترێ یاریەکە. قسە لەسەرەوەکەین بەهای دینار بۆ دابەزی چۆن جێگیرەکرێت ئەو ڕێگە و هەوڵانەی بانکی ناوەندی عێراق هەوڵە سیاسیەکان و هەوڵە داراییەکان بەکوێگە ئایندەی بەهای دیناری عێراقی چۆنە بەکوێگە چی بکرێت پێشنیارەکان چین. بابەتە گفتگۆکەین لەگەڵ هاوڕێمان دکتۆر بیلال ڕەوف کە بەڕێزیان شارەزای دارایی و پسپۆڕی ئابوورین. دکتۆر سڵاو لێ بە بەخێر بێ. زۆر بەخێر بێ. بینەرانی کورسان نووس باش. دکتۆر بەهای دیناری عێراقی ئێستا تا ڕادێگەم هەفتەیە لە سەرەتایەم هەفتەیەوە جێگیرە لە نێوان 150 بۆ 152 پێشبینیەکانە چییە بۆم دووسێ ڕۆژەی ئایندە بەهای دینار بۆ وای لێ هات؟ ئەوەی پەیوەندی بەم هەفتەوە هەیە تا هەستێک ئەو جێگیری بازار بەخۆی بینیوە ڕوونە کە لەژێر کاریگەری سەردانی وەفدی عێراقە بۆ ئەمریکا بازار لە چاوەڕوانیایە کەمتر بازار کاریگەرە بە بابەتی خستنە ڕووی دۆلار لایەن بانکی ناوەندیەوە. ئەگەر سەرنج بین ڕۆژێک 305 میلیۆن دلار خرای ڕوو بازار جوڵەی نەکرد، ڕۆژێک 115 میلیۆن بازار جوڵەیەکی ئەوتۆی نەکرد. ئەمە مانای ئەوەیە بازار لە چاوەڕوانی وەفدی عێراق لە ئەمریکا کە بگەڕێتەوە بزانن گەشتون بە چ دەرئەنجامێ، ئایا وەکو چەند مانگی ڕابردوو بەردەوامە بێت یاخود ئاسانکاری کراوە بۆ بانکی ناوەندی عێراق کە بتوانێت بڕی پێویستی دۆلار بخاتە بازارەکان، چونکە کێشەی سەرەکی دابەزین دینا بەرامبەر بە دۆلاری ئەمریکی لە ناوەڕاستی مانگی 11ەوە کە دەستی پێکرۆ پەیوەندی بە خستنە ڕووی دۆلار لەلایەن بانکی ناوەندیەوە کە ڕۆژانە بڕی پێویستی دۆلار واتەوەی عێراقیەکان دۆلاریان پێویستە ئەو ناتوانێت ئەو بڕە بخاتە ڕوو کە بە مەزەندە و بە تەجروبەی پێشتر دەرکەوتووە ڕۆژانە سەر و 200 میلیۆن دلار. باشە دکتۆر با من پرسیارێ بکەم مایە عێراق پێویستی بە 200 میلیۆن دلار ڕۆژانە؟ ئەگەر بێت و سەرنجێکی بازار بین بە واقعی لی بڕوانین وەگە بینین هەموو شتێکمان هاوردەیە، یعنی کەمترین بەرهەمی ناوخۆی هەیە، وەگە بەرهەمێکی ناوخۆیش هەبێ کەرەستەی خاوەکەی هەر لە دەرەوە هاتووە، وەگە سەرنجی مامەڵەی بازرگانی نێوان عێراق بین لەگەڵ چین، لەگەڵ ئێران، لەگەڵ تورکیا، لەگەڵ هندستان، لەگەڵ کۆریا و یابان، لەگەڵ ئەمریکا خۆی دەرەکەوێت عێراق ساڵانە لەسەر و 60 میلیارد دلارەوە کاڵاو شمەکە هێنێ. باشە کەواتە گەرمە دابەشی مانگەکان کێرمانگی 5 میلیارد دلاری هەر ڕۆژی بە نزیکەی 200 بۆ 220 میلیۆن دلارمان پێویستە. بە فعلی بازاری عێراق پێویستی بە 200 میلیۆن دلار زیاترە. باشە کەواتە ئەگەر واتە دیراسی کەوتی ئەمریکیەکان کردوانە 130 پێویستە 125 پێویستە هەڵەیە پێ دوایە؟ هەڵە نیە، ئەوان لەو ڕوانگەوە کردویانە کە عێراق کاڵاو شمەکی ئێرانی هاوردەنەکە، هی سووری هاوردەنەکە ئەوانیان لا بردووە. واتە ڕێک فعلەن ئەگەڵ قەباری بازرگانی لە نێوان ئێران و عێراق، سووریا و عێراق و وڵاتانی دیکە هەیە کە بەلای ئەمریکا و هێڵی سوورە بەتایبەت رووسیا لەگەڵ عێراق ئەگەر ئەمەی لێ دەرکەین فعلەن چونکە بۆ بە نمونە عێراق لەگەڵ ئێرانە لە ساڵی 2022 بای 11 میلیارد دلار بەس کاڵای لێوە هێناوە، بای 4 میلیارد دلاریش غازی سروشتی و کارەبای لێکردویان نزیکەی 15 میلیارد، ئێمەتوان نزیکەی 6 میلیارد هاوردەی هەیە. ئەگەر 15 ئێرانی لابن واتەیەک لە سەرچواری قەبارەکەی کەمی کردەوە، واتە لە 200کەش بەلایانی کەمەوە بە هەماش. پێ دوایە خوێندنەوەی ئەمریکیەکان خوێندنەوەیکی واقعی نییە یانەوان تەنها بەرژەوەندی خۆیان لێکێنەوە؟ ئەوان لە بەرژەوەندی خۆیانەوە سەیری بازاری عێراقیان کردو، واتە با پیشانیان ناوە کاڵای عێراقنی لە بازار نابێت دۆلار بۆی بخرێتە ڕووە بە دۆلار مامەڵی پێوەکرێت، بۆیە ئەڵێن 125-115 میلیۆن دلاری پێویستە و کاڵای ڕوسیش بە هەماشەوە بابەتێت تەنها ئێران نییە، چونکە لە ڕاستیە ئەمریکا، سووریا، ئێران، کۆریای باکوور، رووسیا، ڤەنزوێلا و تەنانەت لوبنان لە چوارچێوی بازنەکان کە نابێ مامەڵەی بازرگانیان لەگەڵا بکرێ بە تایبەت بە دۆلار. باشە دکتۆر ئەو زانیاریانەی کە لە وەفدەکەی عێراقەوە زاکەنە دەرەوە یاخود خۆیان هەندێکی بۆ میدیاکان باسەکەن هەماژە بۆکەن کەمێک ئاسانکاریان کردووە لە بەرامبەر ئێران ئاڵوگۆڕەکان لەگەڵ ئێرانە، بەڵام بەرامبەر بە رووسیا زۆر توندن ئەوە بڕاندویانەتەوە. زانیاریانە ڕاستن ئەگەر وابێ کەمێک بەهای دینار جێگیرتر ناکاتەوە؟ کەمە پێش ئێستا سەیری لێدوانێکی نێت پرایسم کرد کە باز لەواکە بە هیچ شێوەیەک
ئاسانکاری و نەرمی بەرامبەر بە ئێران نانوێنن لە هیچ ڕۆیەکەوە ئەمە پێچ ئاماژەیەک بێ بۆ ئەوەی کە ئەمە دڵنیابینەوە لەوەی کە نەرمی لەگەڵ عێراق نانوێنن بۆی کە ئاسانکاری بکرێت بۆ دەفعی قەرزەکانی یاخود بۆ کڕینی کاڵاو شمەک و زە بە دۆلار و پێشتر ئەمریکەکان بە عێراقیەکانی ئەوتو ئاساییە هەر مامەڵێکتان هەیە لەگەڵ ئێرانە ئەکرێ بە دینار بێ بە ڕیاڵ بێ بە درهەم بێ بە هەر بابەتی کتر بێ بەڵام جگە لە دۆلار وەم بابەتە پێ ناچێت بۆ ئەمریکەکان ڕێپێدراو بێ و حەسم کراوە هەنیەوە بڕاوەتە ئەو زانیاران شکت زاکن لە سەردانی وەفدەکەی عێراق بۆ ئەمریکا بەشێکیان پێچێ بۆ ڕاگررتنی بازار بێ چونکە ئەگەر بێت و بابەتێکی فەرمی هەبێ بە زووی بانکی ناوەندی و حکوومەتی عێراق بڵاوێکەنەوە چونکە مەبەستیانە بازار دڵنیاکەنەوە لەوەی کە ئەتوانن سەقامگیری بۆ بەهای دیناری عێراقی بگەڕنە تەنانەت وای لێ هاتووە پارێزگاری بانکی ناوەندی ڕستمێکەکرێ یەکسەر لە موبایلەکەی خۆیەوە دایەنێ چکە مەبەستێتی کاریگەری هەبێت لەسەر بازاری درا و دیناری عێراقی بۆی ئەگەر ئەو زانیاریانە ڕاست بن بە زووی بە فەرمی لە سایتەکانی خۆیان لە شوێنە فەرمیەکانی خۆیان بڵایە نەکردەوە. هیچێک لە هەوڵەکانی تریشان کە زۆر جدین لەم بابەتە دابەزاندنی با بڵێن بەرزکردنەوەی بەهای دینارە لە 145 بۆ 130 ینی بەو خێرایی ئەم بڕیاریان ناخۆتە زای ماوەیەم 2 ساڵە زۆر لایەن زۆر هەوڵی جددی سیاسی هەبوون کە داوای بەرزکردنەوەی بەهای دیناریان نەکرد بەڵام حکوومەت و بانکی ناوەندی ڕازی نابوو بەڵام وەکو بینیمان ینی زۆر بە خێرایی ئەم بڕیارەیە بۆی کاریگەریەک لەسەر بازار دروست بکە پێ دوایە حکوومەتی عێراقی زۆر جددیە لەم بابەتە لە ڕاستیات لە مەسهەب و لە کارنامەی محەممەد شیا سوودانی نەبوو دەستکاری بەهای دینار بکە بەرامبەر بە دۆلاری ئەمریکی بەڵام ئەمە دەستبردنە بۆ چڵە پوشەکە ئەو بەسەراتێکەیە کەسێک مەلی نازانی کەوتە ناو بەحرێکە و دەستوا بۆ چڵە پوشەکە بۆی ڕزگاری بێ کە ناتوانان ڕزگاریکە دەستبردن بوو بۆ چڵە پوشەکەەوە تا ویستیان کاریگەرێکی گەورە لەسەر بازاری درا و دیناری عێراقی دروستکەن و ئەمەکێک بوو لەو هەلانی کە لە بەردەستیانە بوو کاریگەری دروستکەن و ئەگەر حکوومەتی عێراق بۆ بانکی ناوەندی دڵنیا بوونە لەوەی کە ئەتوانن خستنە ڕووی دۆلار ئاسایی بکەنەوە هیچ کات پەنیان بۆ ئەوە نابر بە یاریکاری لە 2023 بەهای دینار بەرامبەر بە دۆلار بکەن بە 130 ئەگەری 140 تا ئەستێک ئەگەرێکی کراوە بوو یامانەوەی وەکو خۆی چکە ئەگەر سەرنجی بازار و خەڵک بین خەڵک بە 47 و 40 ڕازیە یعنی ئەگەر ئێستا خەڵک سەرنج بی ئەڵێ بەمەی کە ڕووی یاوە ڕازیم هەفتانە بێ هەشتانە بێ کەواتە حکوومەتی عێراقەکە بیتوانێت خستنە ڕووی دۆلار ئاسایی کاتە ئۆتۆماتیکی هاتە 49 و 50 بەڵام حکوومەت دڵنیا بۆ لەوەی کە ناتوانێت خستنە ڕوو ئاسایی کە بۆیە پەنای بردەبەر چی بەرزکردنەوەی دینار مەبەستمان بەهای فەرمیەکێتی بوو ئەوەی بەهای بازاریش لەگەڵ خۆیان کێش کاتە خوارەوە بەڵام وەکە بینین ماوەی 2 هەفتەیە تا ئەستێک بازار نزیک نەبووتەوە لە بەها فەرمیەکە ئەو جیاوازی کە پێشتیش بوو هەربوونی هەیە باشە دکتۆر ئەگەر بازرگانان ینی کە مامەڵاکەن شتومەکێنن لە دەرەوە بە نرخی فەرمی لە بانکی ناوەندی دۆلار بکرێن نرخەکەی 130,000 دینارە بە 130 تا 32 دەستیان ئەگا بە دەستیان ئەگەر بەم نرخە بێ بێ شتومەک لە بازارە هەرزان بێ ئایا ئەو دۆلاری کە بانکی ناوەندی خاتە بازارە ڕۆژانە ئەگا بەدەست ینی بە تەواوی بۆ ڕێژەی کە ئێمە ئەیبیستین ئەمڕۆ ئەوەندەی خستە بازارەوە بە فعلی یەتە بازارەوە پرسیارێکی زۆر باش و زۆر جوانە کە دەست خۆشکاک ڕانکۆ لە ڕاستی ئەسە بۆ نمونە ئەگەر دوێنێ وەرگین بانکی ناوەندی 115 میلیۆن دۆلاری خستۆتە ڕوو بۆ بازارەکانی عێراق ئەڵێ نەتایجی مەزادەکەواتە دوای ئەوەی کە خەڵک کڕیوێتی بانکەکان کڕیویانە لەو 115 میلیۆنە ئەگە زۆر بە دوواداچوون بکەین 115 وەرەقیاتە دەفتەرێکی ناتۆتە بازاری عێراق قۆرخکارێکی زۆر لەلایەن ئەو بانک و کۆمپانیانە هەیە کە دۆلار بە بەهای فەرمی لە بانکی ناوەندیە کڕن بە نزیک لە بەها فەرمیەکی نایخەنە بازار ئەیخەنە دەستی 2 دەستی 3 و بە بەهای بازاری فرۆشتنەوە بۆی هەر 100 دۆلارێک ئەوان 20,000 دینار قازانجەکەن ینی بۆ نمونە ئەگەر ڕۆژی 305 میلیۆن دۆلارکی کە خستی ڕۆژ یەکشەمە هەژمارکەین بۆ جیاوازی لە بازار و لە بەهای فەرمی هەیە 6 ملیار دینار قازانجی 15 بانک بوو کەمە بەڕاستی یەکێکە لە کێشە گەورەکان و دەرگایەکی دیکەی گەندەڵیە و ئەم بانکانش دیارن سەر بە کوێن سەر بە چلایەنێکی سیاسین بۆچی وە ئەکەن و بۆ ناتوانێت لێپرسیمان لەگەڵا بکرێت بۆیە من هەمیشە وتومە لاشم سەیرە حکوومەتەکەی سۆدانی دوای دوو دەستگێڕەکەوێت کە 2 دەفتەر دۆلاریان پێوەی لەسەر جادە ئەڵێ ئەمانن قۆرخی
بەهای دینا بەرامبەر سنووقی ئۆتۆمبیلێک پیشانەیە 10 دەفتەر دۆلاری تیا گری ماسەتی شتیا بەس تۆ وەرە 305 میلیۆن دلاری خستۆتە ڕوو بۆ 305 وەرەقەی نەگەشتە بازارەکانی عێراق بەڕاستی بازاری عێراق توینی دۆلارە وەو قۆرەخکاری کە هەیە ئێستا لەلایەن ئەو بانکانەوە زۆر 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 زیاترە لەوەی کە لە بازاری عێراق و لەلایەن نووسینگە و دەستگێڕەکانەوە باشە هەر لەسەر ئەوە ینی تۆ چەند بێ لە بازارە توانی دلار بکڕی بۆ نمونە بە ساری ڕۆژ بە 50 بە 51 بە 52 بەڵام بە نزیک لە نرخە فەرمیەکە هەرگیز دەست ناکەوێت یەکێک لەو بانکانی کە دۆلار لە بانکی ناوەندی وەرەگرێ من پێرە خۆم هەروەکو تێست بۆ تاقیکردنەوە داوای دۆلارم لێکردن بیکردن بە 161,000 پێ فرۆشتم لە بازار خۆشی بە 150 بوو خۆی لە بانکی ناوەندی وەرگرتۆ بە 131,000 کەچی بە 161,000 بە منی ئەفرۆشتەوە مەسەلەی دەستنەکەوتنی دۆلار لە بازاری ئاسایی ئەوەی کە خەڵک مامەڵی تیاکە پەیوەندی بە بابەتێکی ئابوووریەوە کەوش پێوتی خواست و خستنە ڕوو واتە ئەوەنە دۆلار لە بەردەستانیە کە خەڵک بە ئاسانی دەستی پێراگە کە بڕەکەی کەم بوو خواست زۆر بوو بێگومان بەهاکەی بەرزتر ئەبێتەوە و ئەمەیە ئەو ترسەشی کە لایمە دروستکەوە بڵین ڕۆژانی ئایندا یاخود نەک بە بەسمانی دوو ڕۆژی ئایندا بێت بۆ هەفتەکانی ئایندا گەر خستنە ڕووی دۆلار لە بلایەن بانکی ناوەندی ئاسایی نەکرێتەوە بڕەکەش نێت بۆ بازار ڕاستەوخۆ ئەگەری هەوە جایك دیکە هەمان سیناریۆی سێ هەفتەی پێش ئێستا دو هەفتەی پێش ئێستا بۆ دینار دووبارە بێت باشە دکتۆر هەر لەسەرەوەی کەوتێ ئەو بانکە داوای پارم کروازان وەکو تێستە بینەران وا تێ نەگەن دکتۆر بیلال مامەڵەی چەند میلیۆن دۆلاریەکە ینی لای خۆم هاوکارانیشم بوو بە پرسیار لە حاڵەتێکی وایە شوێنێکی سکاڵای لێ بکەیت قسەکە ئەمەیە بانکی ناوەندی ژمارەی ڕاگەیاندووە بەیانیان لە کاتژمێر 84 ئێوارە ئەلە سکاڵا هەروەها دەستگای ئاسایشی نیشتیمانی عێراق ژمارە 144 ڕاگەیاندووە بۆ ئەوەی کە شەکوا دەبێت سکاڵات هەبێت جامە پەیوەندیم پێوەکردن وتم شتێکی وا هەیە وتیان ئەو بڕیارانی کە ئێمە بەدەستمان گەشت و ئەتوانی لێپرسینەوە لێ بکەین مواتنی ئیقلیمی کوردستان ناگرێتەوە و دڵنیام ئەمە بۆ شارێکی دیکە عێراقیش ڕاستە چونکە بۆ ئەوەی کە ڕوو ئەیە ئەگەر ئێمە بیزانین بێگومان لایەن پەیوەنددارەکانی عێراقیش دەزانن کە قۆرەخکاری هەیە ئەو بانکانی دۆلار وەرەگرن بە هەمان بەهای فەرمی نایخەنە بازار چونکە بۆ هاوڵاتێکی ئاسایی بیزانێت دەستگای مخابرات نایزانێت پۆلیس نایزانێت ئاسایش نایزانێت بانکی ناوەندی نایزانێت باشە دکتۆر هاوکارانم پرسیاریان پرسیارەکان بگەێنن ئەڵە نوتوتە لە کوردستانەوە پەیوەندیەکەم ئێبێ گومانەرە بێ بڵێ لە فڵان باغ لە کوردستانەوە کە بانکەکە لە کوردستان بێ دیارە شوێنەکەی کوێ باشە هاوڵاتی عراقی ئەتوانێت سکاڵا بکە بەڵام وەکو تۆتێ بە هەند وەرناگیرێت بە هەند وەرناگیرە بێگومان دەستگاکان خۆیان ئاگادارن دکتۆر ینی حکوومەتی عراقی کە ئەوەندە جددیە لەم بابەتە ناتوانێت با بڵین بەرچاوی ڕوون نییە مامەڵە لەگەڵ ئەم 15 بانکە بکە لە سەراسی عراق بەرچاوی ڕوونەوە کێشەکە لەوایە ئەم 15 بانکی کە ڕۆژانە دۆلار لە بانکی ناوەندی وەرەگرن یاخود و 14 بانکی دیکەی کە بە حواڵە وەرەگرن بە کاژ وەرەگرن دیاریکراون تهدید کراون گۆڕانکاریان بەسەرا نایە قۆرەکاریان بۆ کراوە تەنها ئەوان توان بەشداری مەزادی بانکی ناوەندی بن چونکە بۆ هاوشێوەی دابشکردنی حکوومەت چۆن حیزبە سیاسەکان ئەو دوو وەزارەتی بەرکەوتووە ئەم وەزارەتێکی بەرکەوتووە بانکەکانیش هەمووی پشکی لایەنە سیاسەکانی عێراقن بۆ مالکی دوان بۆ خەزعەلی سیان ئامری دژەکانیشی تایە تەنانەت هێشتا و بانکانیشی تایە کە ئەو تێ نزیکن لە بەرەی تیاری سەدریشەوە و پشکی زۆریشان بەرەکەوێت تەنانەت ئەوان بۆی ئەم بابەتە بابەتێکی گرنگە بۆ لایەنە سیاسی قازانجێکی لە ڕادەبەدەر و بەبێ ماندووبوونی تیا و ئەتوانن ئەم بانکانە ڕۆلی کاریگەریشان هەبێت دکتۆر ئەی بەو هەموو گەندەڵی خۆیانەوە نوێشتەکە بگلێنن بە هەرێمی کوردستانەوە زۆر جارەڵێن بازارەکان یاریێمی کوردستان بوونەتە ناوەندێک بۆ ناردنە دەرەوەی دۆلار بۆ دەرەوە وەگوی لای خۆیان زۆر پاک بێت یانێمێ قسە لەسەر ئەوە بکەیت قسێکی زۆر باش و پرسیاری زۆر باش بوو کاکڕانکۆ ئێستا پلانێکی بانکی ناوەندی و حکوومەتی عێراق ئەوە شەو جیازی لە هەولێر و سلێمانی دروست کردووە ئەگە سەرنج بووین بەهای دۆلار لە هەولێر و سلێمانی 2000 فەرقە لەگەڵ بەهای دۆلار لە بەغداد و بەسڕا بانکی ناوەندی لەگەڵ حکوومەتی عێراقیانێ ئەو بڕە دۆلاری کە ئێستای خەنە بازارەکانەوە کە بڕەکی کەمە 100 میلیۆنە 90 میلیۆنە هەندێک جار 60 میلیۆنە یان ئەگاتە 115 میلیۆن تەنها بۆ ئەو 15 پارێزگای خۆیان بێ کە سەرپەرشتی ئەکەن و بازاری هەرێمی کوردستانی لێدا بڕن هەم بڕەکی کەمە بتوانن ئەو پێویستیانی خۆیان هەیە بۆ بازار لێ بڕیکەنەوە و هەمایانەوێت هەرێمی کوردستانی لێدا بڕێن وەکو فشارێکیش دووبارە بەکاری بێنن
چکە بێگومان دۆلار کاریگەری هەیە لەسەر ژیانی خەڵک لەسەر بازار لەسەر مامەڵی بازرگانی و ئەمە یەکێکە بێت لە کارتەکانەوە مەبەستیشیانە ئەو فۆکسی لەسەر ئەوانە بیخەنە سەر هەرێمی کوردستان بۆی بڵێن لە هەولێرەوە دۆلارە چێ بۆ تورکیا لە سلێمانەوە دۆلارە چێ بۆ ئێران ئەم شتە نوێ نییە لە نەوەتویەکەوە لە دوای شەڕی کۆی تۆروە ڕاپەڕینی نەوەتویەکەوە بازارەکانی سلێمانی و هەولێر لەبەروی گەمارۆ لەسەر بەغدا هەبوو و هەروە جۆرێک لە کەنارگیری لە هەرێمی کوردستانی ژۆ کاتە دروست بووە بازاری هەولێر بە تورکیاوە بەسراوەتەوە سلێمانی بە ئێرانەوە بەسراوەتەوە چکە بۆ هاوسنورن لەگەڵ ئەوەوە تاکە دەواازە و منفەزیان بۆ خەڵکێکی زۆر بازرگانی لەگەڵ ئەم دوو وڵاتە ئەکا و ناچاری شەو کاڵاوشمەکەی تۆ لە ئێرانی هێنی کاشێنی فەرشێنی بابەتی خواردنهێنی میوە و سەوزەیەت ئەرسەنجی بازار بن لە 1970 سەوزە و میوە ئێرانیە ناچارە خۆ بازرگانی ئێرە دۆلار بات هاوڵاتی لەوە دڵنیابێ بابەتی تەهریبی دۆلار شتەکە نییە بکرابێتە گوێن و ببرێ لە بەرامبەریە کاڵا هاتووە شتێک هاتووە وەوەی کە حکوومەتی عێراق لەسەر هەرێمی کوردستانی ڵێ بەو مانایە نییە کە تۆشتنی دۆلار لە هەرێمی کوردستانەوە بێت دۆلار لە هەرێمی کوردستانی ژەڕوا لە بەغداشەوە ڕوا لە بەسڕەشەوە ئەڕوا بەڵام کامەیان تەهریبی دۆلارە ئەوە گرنگتر کەم پێم وایە ئەوەی ناوەڕاست و باشوور زیاتر لەوێ زیاترە لەوێ تەهریبەکە زیاتر باشە دکتۆر کەواتە چی بکرێت پێشنیارەکان چی پێشنیارەکان لە ڕاستیا پێشە شتێک ئەوە هەر زوو بانکی ناوەندی ئاگادار بۆ لەم دۆخی کە ڕوویاوە ئەوە ڕێوشوێنی باشی گرتایە دەبێت پێشەوەی کە دەست بکرێ بەوەی کە مەنەسە ئەلکترۆنی بەکار بێت بەڵام بەوەی کە ڕۆژ ڕۆژ بەڵام بۆ ئێستا چی گرنگە حکوومەتی عێراق و بانکی ناوەندی هەوڵ بن کۆمەڵێک ڕێوشوێن هەیە بە تایبەت زیادکردنی کاش بۆ کەسانی کە پێویستیان بە دۆلارە بیگرنەبەر واتە چین و توێژەکان زیاتر بکەن و هەروەها لەسەروی هەموو شێوە چاودێری ئەو بانکانە بکەن کە دۆلار بە نرخی فەرمی وەرگن بە بەهای فەرمی وەرەگرن بۆی بگاتە ناو بازار ڕاستەوخۆ وەروە ڕێوشوێنی دیکە ئەوەیە کە هەوڵ بەرهەمی ناوخۆی زیاد بکێ بۆی ئەوەندە هاوردەمان نەبێت لە بەرامبەری ئەوەندە فشار لەسەر حواڵە زیاد بکە و لە لایەکی دیکەوە بە بۆچوونی من ئەو پەنجەرەی کە ڕۆژانە لی ڕاگەندرێ ئەوەندە دۆلار خراوەتە ڕوو ئەوەندە دۆلار خراوەتە و ئەوەندە دۆلار ئەو پەنجەرەیە نەهێڵدرێ وەی تری ئەلا نەکرێت چەند دۆلارەکرێتە بازارەکانی عێراق و بەڵکو بووتێ دۆلاری پێویست بەردەستە هەرکەس ویستی بۆ سەفەرە ویستی بۆ مامەلە ویستی بۆ بازرگانی ئەتوانێت لە بانکی ناوەندی وەربگرێت بۆ ئەوەی ڕۆژانە بازار چاوی لە مەزادی ئاشکرای بانکی ناوەندی نەبێ بەپی ئەوە بەهاکان بگۆڕێ هەرچەندە بازار لەگەڵ واقعی شامامەڵاکە دۆلار زۆر بێ لە بازار دابەزە دۆلار کەم بێ بەڵام ئەمانە کاریگەریکیانە بێ هەریش نەبێ بە کاتی تاکو و دۆخەکە سەرتە چکە بیرمانە چێکارڕاکو باش شتێک بڵم ئەوەی بەسەر دینار هاتووە کاتیە ڕۆژێکیت بەهای فەرمی دۆلار بەرامبەر بە دینار نزیکە بێتەوە لە بەهایی کە لە بازار هەیە لە بازارە لە بانکی ناوەندی مەبەستمەوەی بازار کە هەیە ئەو جیاوازی ئێستا 20,000 نزیک بنەوە لێک لەوەی لە بانکی ناوەندی لە بانکی ناوەندی هەیە باشە ئەمە پێدراوە زانستیەکانی ئابووری پێمانەڵێن ئەمە بکو ئەوەی کە لە بازار بڕوانین بارودۆخی ئابووری عێراق لێک بینەوە هەروە هەڵوێستی ئەمریکەکان لێک بینەوە لە ماوەی 2023 تاکو 2022 و هەروە ئەو بارودۆخی کە دینار هێتی ئەو ماپێڵێکە ئەگەری ئەمە بەهێزە بەڵام مەرج نییە ئەم هەفتەیە و دوو هەفتەی ئایندا بن خەڵک لەوە ترسێ بچێتە 200 هەموو ئەگەرێکراوەی بۆ بابەتی دینار بەڵام من لە سەرەتا وتومە بابەتی 200,000 بێگومان بابەتی 200,000 دینار بۆ هەر 100 دۆلارێک تۆزە ئەستەمە لە ئێستاە ڕووبات چونکە هێشتا کۆمەڵێک ئاليات و ئامراز لە بەردەم بانکی ناوەندی ماوەکو کارت بەکاری بێنی ئەوەندەی تر فشار لە دۆلارکە بۆ پاشەکشیا خۆی وەستاندری دکتۆرێکێک لە پێشنیارەکان ینی کار لە سەرەتا باسەکرا پێدانی موچەی هەوڵاتیانە بە دۆلار پێشنیارەکە لەوە سەرچاوی گرۆ ڕاستە و خۆ دۆلارەکان چێتی گیرفانی تاک بە تاکی هاوڵاتیەوە ینی ناچێتە دەستی 15 بانک و 100 سەرمایهدار و 100 چێتی گیرفانی هاوڵاتیەکانەوە هەم پێویستەکانی خۆیانەوەی کە قیست و قەرز و ئەوەی لایە بە دۆلار لی بە هەم ئەگەر پێویستیشی نەبێ خۆی چێ لە بازارای گۆڕێتەوە ینی ئەم پێشنیارە چۆنە لە ڕوویا بووریەوە خۆیەکێک لەو کێشانی کە دینا بەرامبەر بە دۆلار دابەزی بوو دۆلار کەم خرایا ڕوو کێشێکی بۆ حکوومەتی عێراق دروستەکە کێش دابشنی موچە بوو بە دینار چونکە سەرچاوی دەستکەوتنەوەی دینار گۆڕینەوەی دۆلار بوو بۆی موچەی پێدابش کرێت ئەوە یەک دوو ماگەم دۆخە هەیە وردە وردە خەریکە و کێشەی بۆ حکوومەتی عێراق دروستە بێ یەکێک لەو سیناریۆیانی کە باس دەکرێت دابشنی موچەیە بە دۆلار هەریز نەبێت لە 120 لە 100 دەلایانی سیاسی ژەمایە پێشنیار کرد بەڵام کێشەیەکە لەلایەک پێچوانی دەستورەڵێ مامەڵەکردنە بێ بە دراوی نیشتیمانی بێ دابشنی موچە و خرجەکانی حکومەت دەبێت بە دینار بە دراوی نیشتیمانی بێ لەلایەک تێگە برارێک لەم شێوە دروست بێ
ڕاستە کاریگەری ئەبێ لەسەرەوەی هاوڵاتی بە دۆلار قیستەکانی بعد بە دۆلار شت بکڕێ و ئەو زیادبوونی بەهۆی دابەزینی دینارەوە تووشی بووە بە دۆلارەکە پێوەی دیار نەبێت بەڵام ئەوەندەی تر دراوی نیشتیمانی بێمتماناکە چکە بۆ وار لێگە درێتەوە کە ئەو وڵاتە خۆی متمانی بە دراوەکی خۆی نەماوە یان تووشی کێشەیەک بووە بۆیە پەنای بردوۆتە بەر بەکارهێنانی دراوێکی تر کە لە ڕاستی ئەمە کێشەیە بۆ عێراق وابێ بیر لەم ڕێگەیە نەکاتەوە ئەکرێ ڕێگەی تر بەکاربێنێ بە تایبەت پاڵپشتیکردنی نرخی خۆراک کە ئێستا لە هەندێک پارێزگای عێراق دەستی پێکرۆ ئەمە زیاتر بکرێ واتە حکوومەت خۆی نرخی خۆراک پاڵپشتی بکە لە ١٠٠ لە ١٢٠ بۆی نرخەکەی بەرز نەبێتەوە یان بابەتی بەشە خۆراکی هاوڵاتیان ژۆرەکانی زیاتر کە بۆ ماگانە بڕەکەی زیاتر بێ بۆی هەریز نەبێت لە بابەتی خۆراک پێوەی دیار نەبێت ئەو زیادبوونی کە ڕوئات لەوێ ڕوونات هاوڵاتی فریایی کەرتەکانی تری بکەن. دکتۆر بیلال ڕەوف شارەزای دارایی پسپۆڕ یابووری سپاس بە ڕوونکردنەوەکانت. سپاس بۆ زۆر سپاس.